ژنانی نێوکەرتی تەندروستی لە پزیشک و پەرستار و کارمەندان هاوشانی هاوڕەگەزەکانیان لە سەنگەری پێشەوەی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنان و چەند تیمێکیان لەسەر ئاستە جیاجیەکان پێکهێناوە لە پێناو پاراستنی تەندروستی هاوڵاتیان. دەرگای ئێرەکراوەیە بۆ تیمەکان خۆی ئەم سنتەرە سنتەرێکی پێرەپێدان ڕاهێنانی تەندروستی بەجاران خۆلی تیاکرا بۆ کارمەندانی تەندروستی پزیشکان. ئێستا سەر ڕائیشەکەی خۆمان کە ستانومانە ئێستا کراوە بە سنتەری ڕشتن لێرەوە دەرئەچن تیمەکان لە ساعات 8:30 بۆ ئێرە دەرئەچن بۆ شوێنانی کە بۆیان دیارەکەین ڕۆژانە بەپێی بەرنامە ئەڕۆن بۆ شوێنەکان. ئێستا بەرنامە ئۆتا خەریکین بەرنامیان بۆ دائانین ئەو شوێنانی کە دیاری کراوە بەپێی تیم ئەڕۆن و ڕشتنیان بۆکەن و ئەگەڕێنەوە ئێرە. زۆربەی زۆری ژنانە بە خۆشحاڵیەوە کارمەندانی تەندروستین زۆر بەشیان مدیری دارەکانی تایە هاتون بۆ ئێرە و پیاوەکانیشی تایە بەڵام ئەمڕۆ زۆربەی زۆری ئافرەتانە. ئەمانە گروپێک لە ژنانی کارمەندانن لە مەڵبەند و بنکە تەندروستیەکانەوە ڕۆژانە لەم جێگەیەوە پلانی ڕشتنی چەندین شوێن دادەنێن. تیمەکەمان وەک تیمی دوی بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە فەرمانگەی تەندروستی سلێمانی تیمەکەمان ئیمڕۆ چەند ویزگەیەکمان پێێراوە، ویزگەی چاکردنەوەی کارەبای کورسات، ویزگەی چاکردنەوەی هەواری شار، ویزگەی چاکردنەوەی زەرگەتە و چەند هۆبەیەکی ترمان پێێراوە. ئێمە تیمەکەمان سەرجەمی خۆبەخشانە هاتوین. زۆربەی زۆری کارمەندانی تەندروستین، مدیر ئیدارین، مدیرن باشە ئەوانەی کە لە فەرمانگەی تەندروستی سلێمانین هەمووی بە خۆبەخشانە هاتوین. هەر لەگەڵ بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا سەرجەم لایەنە پەیوەندیدارەکان شەو و ڕۆژیان خستۆتە سەریەک لە پێناو پاراستنی تەندروستی هاوڵاتیان و ڕۆژانەش لە ڕێگەی چەندین تیمی تەندروستی کاری ڕشتن ئەنجام دەدرێت. هێژین لەتیف، گەلی کوردستان، سلێمانی.